ئێمە لەم پرۆگرامەیە زۆر باسی ژیانی گیاندارانمان کردووە، باسی مافەکانی گیاندارانمان کردووە و دڵخۆشین ئێستا چەندین توێژەر لەم بوارەدا پەیدا بوون و دڵخۆشین لەوەی کە لە خراق ناوچەیەکی پارێزەر بۆ گیاندارانی کێوی دروستکراوە و ئاژەڵانی کێوی دروستکراوە و ئێستا دڵخۆشین کە هەوڵەکان هەر بەردەوامیانەیە چەندین توێژەر دەیانەوێت چەندین بناری تر یان ناوچەی تر وا لێ بکەن کە بە گرتە ڤیددیۆکانیان بە تۆمارکردنی گرتە ڤیددیۆکانیان بە توێژینەوەکانیان لەسەر ژیانی کێوی و بڵاوکردنەوەی توێژینەوەکانیان لە گۆڤارە جیهانیەکان و ناوخۆدا دەیانەوێت دەنگیان بگاتە لایانی پەیوەندیدار و بتوانن هەندێک ناوچەی تر وا لێ بکەن ببن بە ناوچەی پارێزەر بۆ ژیانی کێویەکان. هەندێک لە دیمەنەکان با ببینین بۆی زیاتر لای بینەرەکانمان ڕوون بێت کە ئەو دیمەنانی کە ئێمە مەبەستمانە و ئەمڕۆ تەورەکەمان کە تایبەت کردووە ئەم دیمەنانی کە ئێستا هاوکارانم پیشانتانێدەن ئەمانە بەشێکن لەو دیمەنانی کە چەند توێژەرێک تۆماریان کردووە ئیتر لە ئاسکی شێوی بگرە لە باڵندە جۆرەکانی باڵندەوە بگرە لە بەراز و کۆمەڵێک لەو گیاندارانی کە ئەمەی کەیبینن ناوچەکە با باس بکەین بناری بەمۆیە لە بناری بەمۆ ئەم گرتانە تۆمار کراوە بەس دوێنێ سەح لەگەڵ ئاوکاران مەتەماشای مامانە کرد هەموو گیاندارەکانیان بەخۆشی ئاوخۆن بەس ئەم بەرازە چێتە ناوی باشە ئەم دیمەنانە هەندێکیان بە سوپاسەوە بۆ ئەو دوو توێژەری کە ئەمڕۆ لامانن بۆ یەکەم جارە لە ڕێی دەستگای میدیای کورسات هەندێک لەم دیمەنانە بڵاو دەبێتەوە و خەڵک دەزانێت کە لە کوردستانیش ژیانی کێوی خۆشبەختانە هەیە. ئەمڕۆ پرسیارانە دەکەین ژیانی کێوی لە کوردستان تا چەند ژینگێکی لەباری هەیە بناری بەمە بۆچی بپارێزرێ بۆچی بێ بە ناوچەیەکی پارێزەر دیمەنەکان بۆچی لەوێت تۆمارکراوە بۆچی ئەم توێژەرانە دەیانەوێت بناری بەمۆ بناسێنن بە جۆراوجۆری گیاندارەکان و هەندێک گیانداری دەگمەن هەیە کە ڕەنگە بەلامانەوە سیر بێ پڵنگ و پڵنگی کێوی و مەینە و کۆمەڵێک بابەتی تر کە بینراون کامانیان مەترسی لە ناوچوونی لەسەر کەمبوونەوەی ڕێژەکەی دراوسێتی ئەجری دراوسێتیڵە گرانە بۆ ئایا لەم گیاندارانە هیچیان لە وڵاتێکی ترەوە هاتووە واتە سنوور بەزاندنی ئەم گیاندارانە هەیە نییە مانە کۆمەڵک پرسیارە ڕاستی هەردوو زۆر بە ڕێزان نە بە زۆرێنی و کاک بەهێز فاروق دەکەین کە بە ڕێزان هەردووکیان شارەزای ژیانی کێوی و توێژەرن لەم بارەدا زۆر زۆر بەخێر سپاس بۆم دیمەنە جوانانش کە تۆمارتان کردو زانین شەو نخۆنی و کاتی زۆری ستۆ دوای باس دەکەین بەڵام با یەکسەر لەوە دەست پێ بکەین بۆچی یەکسەر بۆچی بناری بەمۆ نووسەکانیشتان ڕێک نووسیوتانە بەمە ماونتەی بۆچی بناری بەمۆ یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکانی ئەم وڵاتە لە ڕووی هەمەجۆری گیان لەبەرانەوە بەداخەوە لەبەر ئەوەی بەراورد بە شاخەکانی تر ناوچەکەمان کەمێک کەنار کەوتووە ئەمە شوای کردووە چاوی میدیاکان و توێژەرانی ناوخۆ و دەرەوەشی کەمێک لێ دوور بێت بەڵام ئێمە ساڵانێکی زۆرە زیاتر لە 20 ساڵە ئەم هەوڵەمان داوە بە چەندین ڕێگای جیاواز هەوڵمان داوە ژیانیم ئاژەڵانە تۆمار بکەین بە وێنە بە ڤیدۆ بۆ ئەوەی لێرە و لەوێ لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن و بڵاوکراوەکان و توێژەران و شارەزانی بوارەکەەوە دەوڵەمەندی ئەم ناوچە پیشان دەین بە هەمەجۆری زیندەوەران ڕاستە کوردستان هەر بە شێوەیەکی گشتی ناوچەیەکی لەبارە ینی هەڵکەوتوی جوگرافیای کوردستان هەڵکەوتویەکی زۆر زۆر جوان و ڕێکوپێکە ئەمەش وای کردووە چەندین دۆڵ و دەشت و گرد و بان و شاخ لەخۆ بگرێت هەرێکێکش لە ئەم شوێنە جیاوازانە کەش و هەوایەکی تایبەت بەخۆی ڕووپۆشێکی سەوزایی تایبەت بەخۆی دابارینێک و پلێکی گەرمی تایبەت بەخۆی هەیە ئەم تایبەتمەندیانەش جارێکی تروە ئەکات هەمەجۆری زیندەوەران زیاتر و زیاتر بکات لە ناوچەکانە بۆ ئێمەش هەوڵەکانمان لە بنارەکە چڕ کردوێتەوە ئێمە لە ڕاستی هەوڵەکان لەسەر ئەستۆی خۆمانە پێمان خۆشە هەموو شاخەکانی کوردستان بکرێت بە ناوچەی پارێزراو بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە پێمانەکرێت هەر ئەوەی لە بنارەکەی خۆمانە نەرم نەرم ئیش بکەین و تاوەکو گەشتۆتە دەمی ئەمڕۆ ڕۆڵێکی باشمان گێڕاوە و هەم لە ڕووی ناوخۆیە و هەم لە ڕووی جیهانیشەوە بە هاوکاری کۆمەڵێک خەڵک و برادری دڵسۆز دەنگمان گەیشتۆ تا ڕادەیەکی باش دەستان خۆش بێ کاک بەهێز ئەگەر جەنابەت ئاماژێ بۆ ئەوە بکەیت لە ناوچەکەی ئێوە لە بناری بەمۆ کامێک لە ئاژەڵەکان یان لەبەرەکان بە شێوەیەکی گشتی زۆر دیارترن بە تایبەت ئێوە زۆر ئیش ئەکەن لەسەر پاراستنی چونکە مەترسی لە ناوچوونی لەسرە و تا چەند توانیوتانە ئەو کەشەی کە بۆ ناوچەیەکی پارێزرا و ئەبێ دروست بکرێت لەم شوێنە دروستی بکەم بەتابەت بۆ ئاژەڵانی کە مەترسیان لەسەر بۆ لە ناوچوون خۆی لە ڕاستیە لە کوردستان ڕەنگە لە جیهانە کۆمەڵێک ئاژەڵی دیاریکرا و مەترسی لە ناوچوونی لەسەر بێ بەڵام لە کوردستان
ئەتوانین بڵێن سەرجە ماژەڵەکان مەترسی لە ناوچوونی لەسرە لەبەر ئەوەی لە زۆربەی وڵاتانی دنیا ینی ناوچەی پارێزراو هەیە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان ناوچەیەکی فەرمی نییە ڕاستە بە ناو ڕەنگە بە کۆمەڵک ناوچە بوتێ بەڵام ناوچەیەکی فەرمی نییە کە بڵێ پارێزراوی سروشتیە و گیاندارەکان تیا هێمن و پارێزراون لە کوردستان سەرجەم گیانداران مەترسی لە ناوچوونیان لەسرە بەڵام لە ناوچە پارێزراوەکانش لاانێ مەترسی ڕاو ئەوانە هەبێ ناوچەی پارێزراوی فەرمی تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە ئەنی فەرمی بێت و لە جیهان و لە کوردستانیشا بە تەواتی ئیشی لەسەر کرابێت و بڵێ ئەتر ئەمە ناوچێکی پارێزراوەکو ئەو هەموو ناوچە وەکو 150 ناوچە پارێزراوی کە لەسەر زەوی هەیە تا ئێستا لە 150 زەوی وەکو ناوچەی پارێزراو دیاری کراوە هێشتا ناوچەیەکمان نییە لە هەرێمی کوردستان بڵێن بەشێکە لە 150 بەداخەوە ئەمە جێگەی داخ و خەمە وەکو ئەوەی کە بڵێ کۆمەڵێک گیاندار بڵێ ئەتوانی بە ڕێژە دیاریکەی کۆمەڵێک مەترسی زیاتری لەسرە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەمتر ئێستا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ڕێژەی چەقەڵ و ڕێوی و بەراز تا ڕادەیەک ژمارەیان باشترە لە چاوگیاندارانی ترا و هۆکاری ئەمەش ئەوەیە کە ئێمە ڕێژەی گورگ و پڵنگ و کەمتارمان کەم کردوتەوە کە ڕێژەی ئەمان و کەم کردەوە ڕێژەی چەقەڵ و ڕێوی زیاد دەکات بەچی کەمە بنەوە کاک بەێزە بەڕاوکردن زیاتر کەمە بنەوە چونکە وەکو ئەوەی کە ئێمە بە گیاندارێکی درڕندە لەمانە ئەڕوانین لە کاتێکە ئێمە بە هەستێکی مرۆڤانەوە لە گیاندارێکە ڕوانین کە گۆشتخۆر ئێمە مرۆڤین ئەتوانین ڕۆک بخۆین ئەتوانین گۆشتیش خۆین خاوەن بیرکردنەوەیکی جیاوازن ئێن ئەم بیرکردنەوەی خۆمان ئەسەپێنین بەسەر گیاندارێکە کە سروشتی ئەو سروشتێکی ترە نەبیرکردنەوەی مرۆڤی هەیە نە هەڵس و کەوت و سروشتی مرۆڤی تە گیاندارێکی گۆشتخۆری وەکو کەمتاریان پڵنگویان گورگ ئەمان سروشتیان وایە کە گۆشتخۆرن ینی خوددا وا دروستی کردو کە ئێمە ئین هەست و سۆز و بەزەی خۆمان ئەسەپێنین بەسەری ئەوان ناو ئەیان کوژین لەسەر ئەم بنەما ئەمای خۆمان ئەبینە هۆی تێکدانی ئەو هاوسەنگێژینگەیە لەسەر لە زۆربەی ناوچەکانە ئەڵەن ڕێژەی چەقەڵ و ڕێوی بە شێوەیەک زیادی کردووە هێتە ناوچە ئاوەدانەکان ئەمە بۆچی هێتە ناوچە ئاوەدانەکان ڕاستە ڕێژەی زیادی کردووە زیادکردنەکەی لە چاو کەمبوونەوەی گیاندارانی ترایە و هۆکاری ئەوەی کە هێتە ناوچە ئاوەدانەکانەوە بۆ نمونە زەرەر ئەدات لە ماڵاتی خەڵک لە مریشکیان لە هەر گیاندارێکی ترکە ئیخوات هۆکاری ئەوەیە کە ئێمە ئەو خۆراکەی کە ئەو پێویستێتی لە ژینگەی خۆیان ئێمە نەمان هێشتووە ئێمە ڕۆشتین کەروێشتمان نەهێشتووە سوێستمان نەهێشتووە کەومان نەهێشتووە خۆراکی دەست ناکەوێت بە ناچاریەتە ناوچە ئاوەدانەکانەوە هەم خۆی ئەخاتە مەترسیەوە هەم ڕەنگە گرفت بۆ ئەو ناوچاوەدانێ دروست کات ینی وەکو وتمان ینی ڕێژەی گیاندارەکان وەکو ئەوەی کە مەترسی بێ هەمویان مەترسی بەڵام وەکو وتمان بەشێکی ڕەنگە زیاتر بن لە چاوانی ترا ئەم زیاتری شار هەنێ کات وەکو ڕەنگە ئەم جۆرە نەهاوسەنگێت دروست بکات هەرتێکدانی ژینگەکەی یەک شتی تریش هەیە ئێمە ڕەنگە هەنێ کات وا بیر بکەینەوە با ئێمەی مرۆڤ هاوسەنگەکە دروست بکەین باش لە ڕاستیە ئێمەی مرۆڤ ناتوانێت هاوسەنگ بۆ نمونە ڕەنگە تۆ بڵێ ڕێژەی چەقەڵ و ڕێوی زیادی کردو با بیان کوژین ببینە هۆکاری هاوسەنگێک ئەوە گەورەترین هەڵەیە ئێمە گەر بمانەوە هاوسەنگەکە ڕابگرین ئەبێ بیگەڕێنەوە بۆ سروشت ڕێژەی پڵنگ و کەمتیار و گورگ زیاد بکەین خۆیان هاوسەنگەکەمان بۆ ڕاد ئێمە نمونەیەکمان هەیە لە پڵنگەکان ئەمە لەسەر ئەمە لە کوێ هە لە بەموو خۆیەتی ئەم دیمەنانی کە لە دیمەنەکان هەمووی بەمویە ئەمە هەر پڵنگی کوردستانە پڵنگی زاگرۆسی یان ناوە باوەکەی کە لە جیهانە بە پێرسیان لۆپار ڕۆشتووە ئەم پڵنگە تایبەتە بە زنجیرەچیاکانی زاگرۆس ینی زۆرترین ناوچەی جوگرافی ئەم پڵنگە زنجیرەچیاکانی زاگرۆسە بۆی ئێمە وەکو کوردێک ئەتوانین بە پڵنگی زاگرۆسی ناوی ببین چکە زۆرترین سنووری جوگرافیایەتی لە هەموو جیهانە مەترسی لە ناوچوونی لەسرە ڕێژەیان بە شێوەیە کەم بۆتەوە تەنانەت ئەتوانی بیژمێری بەداخەوە ئەمە کەوتت پڵنگە فارسێکەیە ئەمە لەسەر شاشای بینین ئێستا بەڵێ ئەوە ناوتانەوە زاگرۆسی ئێمە وەکو کوردێک ئەوە ناوی باوە توانیت لە هەر شوێنێک
ناوەکەی بگۆڕیت یعنی تۆ ناوی باو ئەتوانی بیگۆڕیت بە پێی بەکارهێنان وەکوتمان لە هەموو جیهانە مەترسی لە ناوچوونی لەسرە بەڵام خۆشبەختانە هێشتا لە خاکی کوردستانە ماوە لە خاکی کوردستانە ماوە مانەوەی ئەمانە ینی وەڵامێک ئەدا بە ئێمە کە ئێمە ئەتوانین وادەم ماون ئیش لەسەر ئەمانەوەی ئەمان بکەین زیاد بن ڕێژەیان زیاد باش ڕۆڵێکی گرنگە گێڕن لاو سنگی ژینگەی دەستی خۆش بێ کاک نەبەز ئێستا کاک بەهێز ئاماژەی بۆ ئەوە کرد کە بە خۆشحاڵی و لە کوردستان ژمارەیان زۆر کەمە بەڵام هێشتا جێی دڵخۆشی هەیە ئەو هەوڵانەی کە ئێوە داوتانە ئەو دابینکردنی بۆ نمونە ئاو یاخود بۆ نمونە هەڵ بن ڕاو کەمتر بکرێتەوە تا ڕادێک ناوچەیەکی پارێزراو هەرچەند فەرمینیە بەڵام ئەوەنەی کە هەوڵتان داوە ئێوە کە دروستان کردو لەم ناوچە ئایا کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی ژمارە پڵنگەکان بێت بزنەکێویەکان ڕێوی هەمویان بێگومان هەر هەوڵێک لە شوێنێکا کە هەبێت کاریگەری خۆی هەیە و ڕۆڵی خۆشی ئەبینێت بەڵام وردی کەیتەوە بڵێ کاریگەری لەسەر زیادبوونی ژمارەیان بووە ئەتوانی بڵێ بۆ جۆرێکان بە تایبەتی بۆ بزنەکێویەکان یان بۆ چەقەڵ و ڕێوی ئەمانە کە تۆزێک ئەتوانن نزیکتر ببنەوە لە ئاوەدانی یا لە مرۆڤ کۆمەڵایەتی ترن بۆ ئەمانە بەڵێ ئەتوانین بڵێن ڕۆڵێکی باشتری گەڕاو بەڵام بۆ ئاژەڵەکانی وەکو پڵنگ و گورگ و ئەمانە هێشتا هەوڵەکان ماوێتی تەنها بە ئێمە ناکرێت ئەبێت چی بکەن ئێوە بۆ ئەمان ئێمە ئەمانەوێت هەماهەنگێکی چاک لە نێوان خەڵک و حکومت و لایەنە پەیوەندیدارەکانە دروست بکەین چونکە ئەم ئیشە تەنها نە بە حکومەتەکرێت نە بە هاوڵاتی شەکرێت ئەبێ هەماهەنگێک لە نێوان هەردوو لا هەبێت وەمەرجیش نییە بەداخەوە ئێمە زۆربەی ناوچەکان کە ڕاوی تیاکرێت خەڵک ئەو هەلەی قۆستۆتەوە بەدایبەتی ئەم تێکچوونی بارودۆخی دارایی حکومەتی هەرێمە کە دەرچوونی لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە پۆلیسی دارستان ئەمانە بۆ شاخەکان کەمی کردەوە کە ئەمەش کەمی کردە خەڵک ئەوەکو هەلێ قۆستۆتەوە بۆ ڕاوکردن بەداخەوە بێ هاوڵاتی خۆی لە گرنگی شتەکە تێبگات ینی چی پێویستەکە تۆ لەسەر بنەمای دانانی سزایەکی یا گرتنێکی یا شتێک واز لەم پیشە بێنی لە ڕاو دوور بکەیتەوە خۆی لە گرنگی تێبگە لە جوانی ئەم ئاژەڵە تێبگە وازی لێ بێنە لی دوور بکەرەوە ئەگەر ڕاوی شەکرێت ینی لە تام و لەزەت لە سنووری خۆیان چونکە بەڕاستی ڕاوکردن لە وڵاتی خۆمانە هەموو سنوورەکانی تێپەڕان بۆ بە پاڵەوان بازی گیرێت مامەڵەیەکی یاسایی کەمیان لەگەڵا کریان بە بڕپارەیەک بەرە بێ و دواتر دەست پێکات بەداخەوەیانی باشە کاک نەبەس باسێکی ڕاوکردنەکەینە من نەزانم زۆرتان لە هاک بەیەوەزانم و خەمە لێرەتانەیە من کەم تا زۆر ئاگداری کارەکانتانم بەڵام ئێوارتان براشن پێڵێکتان نەکە چۆن ئەم گرتە ڤیددیوانە تۆمارەکەن چکۆن بەڕاستی لامان پرسیار بوو زۆر جار تۆ لە ناشنال جۆگرافیک لە هەندێک لەو وڵاتە بیانیانە ئەبینی تایبەتمەندی وێنەگری سروش تایبەتمەندێکی خۆی هەیە جوان ئێرەوە بێدەنگ بن چوزانم کامێرە دابنێنەوە ئابێت جلو بەرگێکتانە بەرابێ خاکی بێ گیاندارەکە نەترسێ هەندێک ئەو چرکە ساتانەمان بۆ تۆم بە باسکەن کە ئەم دیمەنانێک یا تۆمارەکە لە ڕاستیە تۆمارکردنی ئەم دیمەنانە ئێستا کە بینەر ئاوە بە سادەیی لێرە بەدای چی ئاگەڕن ئەوەنە ئاسان نییە ڕاستە وەکو بینەر کاتێکە کەوێتە ڕوو شتێکی سادە و ساکار دەرەکەوێت بەڵام بۆ وڵاتی خۆمان وەکوتمان ناوچەی پارێزراومان نییە ئاژەڵەکان بە ئەسەم ئەتوانی پارێزیان لێ بینی تووتانی وێنە و ڤیددیۆیەکیان تۆمار بکەیت ئێمەش هەوڵەکانمان زۆر چڕ کردەوە بەڕاستی زۆر هیلاکە بین بە تایبەتی ئەوانەی کە لە ئەم بوارە ئیشەکەن بەباشی لە ئێمە تێگەنیان کەناڵە بیانەکان کە زۆر چڕە بنەوە خۆیان ئەچنە ناو ژیانی کێوەکانە ئەوان تێگەن کە یەنە کوردستان کە لە ژمارەیەکی کەمی ئاوە ئاژەڵا تۆ توانیتە داتایەکی ئاوە دەستخەی زۆر جێ سەر سوڕمانە لای ئەوان ئێمە سەرەتا لە سەرەتای 2000 ئەوانەوە بە کامیرەی شری دەستمان پێگەر کاسێت بۆ کاتەها بەکرە بوو کامیرەی 8 ملیم و 4 ملیم ئەوانە بوو میمۆری نەبوو بە ئەوە هەوڵمانەدا ڤیدۆمانە کردە و کاتە ڕێژەشیان تۆزێ باشتر بوو بە تایبەتی لە 2003 ئەم وێرانکاریە دروست بوو وەیتر دوایەوە کامیری میمۆری شات بە کامیرەی میمۆری وردە هەر نەرم لەن و ڕاستە لەوانەیە کوالیتی وێنە و ڤیدۆکانمان لەو ئاسان نەبوو چونکە ئێمە لە ئەستۆی خۆمان بوو هەمووی لەسەرکی خۆمان بوو پاڵپشتێکی داراییمان نەبوو بەڵام هەر گرنگیش بوو بۆ ئێستا شەر گرنگن ئیتر دوای کامیرەی پێشکەوتو هاتو ئێتوانیمان بە شێوازی جیاوازتر و ڕێگای جیاوازتر و دواتریش کامیرەی جێگیر هات ئەمیش ئیشەکەی بۆ ئاسانتر کردین ئێستا کامیرەی جێگیرمان هەیە بەڵە چکە کۆمەڵێک ئاژەڵ وەکو پڵنگ جا پڵنگ بەداخەوە خەڵک بە ئاژەڵێکی دەڕندەی لێڕوان ئەو زانیارێش با بڕات ئەم پڵنگەی لە وڵاتی خۆمانایە پڵنگی زاگرۆسی لێۆپارد بەرامبەر بە مرۆڤ هەم ترسنۆکە هەم زۆری شەرمنە یەکێک لە ناوەکانی پڵنگی شەرمنیشی پێوترێت ئەمە نەمانەتوانی بە ڕۆژ لەبەر و ژمارەیان کەم بوو ڕێژەیان کەم بوو نەمانەتوانی بە ڕۆژ بە ئاسانی ڤیددیۆیان بکەین تاوەکو وردە
لە ڕێی کامیرەی جێگیرەوە ڤیدۆماکردن کە ڤیدۆماکردن هەنگاو توانیمان لە ئەنجامی ئەو هیلاکی مانوبوونە هەر بە کامێرەی دەستیش بە ڕۆژ ڤیدۆی 4 پڵنگ بکەین کە یەکێکیان نێرێکە جا پڵنگەکانیشمان ناوە بە ئەو زانیارەشە بێ ئەمە ژمارەکە دیارە زانن ئەمەش دەستکەوتێکی گرنگ ئەمە دیمەنەکەی کە باسێکی بەڵێ ئەمە دوو بچکان ئەوە نێرەکەیان ناوی هیوایە نێرەکەشیان ناوی نیشتیمانە دایکیشیان ناوی کوردستانە ئەمە نێرەکەی ئەمەی کە داوێت وەڵای ئێستا لێرە ناتوانم بەڵام کامەیانە جا پڵنگەکانیش ناومان ناون ئەمەش خۆی لە ڕاستیە دەستکەوتێکی گەورەیە بۆ کوردستان تا ئێستا توانیمانە 7 پڵنگ تۆمار بکەین بەچی ئایان ناسنەوە سەرەتا تۆزێک ئەستەمە بەڵام کە وردە تێکەڵیانە بیت ئەو کاتە باسانی لە ڕێگای ئەو پەڵانە ئەو گوڵانەی سەر لە شیانەوە بۆ نمونە بستێک لەسەر لەشی یەکیان دیاری ئەەکەیت لە هەمان پڵنگ و هەمان پڵنگی تر هەر ئەو شوێنە دیاری ئەەکەیت و بزانی چەند گۆڵ چەند خاڵ ئەو شوێنابوونی هەیەوە پانی و درێژی وها ئیتر شێوازی جۆری خاڵەکەی دیارەکەیت بووە بەس ئەمەی سەوامان لێهاتووە بە تایبەتی گەورەکانیان هەر دوور بە دوورە توانین بیان ناسینەوە زانی کامەکان باشە کاک بێز هەر ئەو لۆگۆی سەر سنگیشتان پڵنگتان تێکردەوە پێم باڵێت ینی بۆچی پڵنگ ینی بۆ بوو بە ڕەمزی بناری بەمە بۆ ئێوە بۆچی دەتانێت بەمۆ ئەگەرێک تۆ کراسەکانتان وەلەکەن بێ هاوکارانمان بتوانن پیشانی بن زۆر داوەشیان کوتیانە و کراسە لابەرین یان نا بەڵام بە هەر پیشانی بین بۆچی دەتانەیە بە پڵنگ یعنی سەرنجی هەم پێمە بە دوو توێژینەوەشتان بۆ من نار بە ئینگلیزی بوو توێژینەوەکانتان زۆر فۆکسستان خسۆتە سەر بابەتی پڵنگ و ژیانی چێوی لە بناری بەمەوە بۆچی ینی دەتانێت بە پڵنگ داواکانتان بگا خۆی چەند هۆکارێکیە هۆکاری یەکەم ئەوەیە کە پڵنگ لە ناو گیاندارەکانە زۆرتری مەترسی لە ناوچوونی لەسرە ژمارە و ڕێژیان بە شێوەیە کەمە کە لە هەمویان زیاتر پێویستە بپارێزرێن لە هەمویان زیات و هۆکارێکی تریش ئەوەیە کە لوتکەی هەڕەمی گیاندارانە یعنی ئەمە توانین بڵێن پاشای چیا و کێوەکانی کوردستان پڵنگ پاشای چیا و کێوەکانی کوردستان ئێمە بە هەروانی ژۆڵیان زۆر هەیە لە هاوسەنگکردنی ژیانی خۆیان بزەبت ڕێک وایە ینی لوتکەی هەڕەمەکەیە بوونی پڵنگ لە هەر ناوچەیەکە مانای ئەوەیە ئەو ناوچە دەوڵەمەنە بە هەمە چەشنەی زیندەی یعنی پڵنگ پێویستی بە خۆراکە یعنی ئەگەر بۆ نمونە پڵنگ لە شوێنێکە بێ بە دڵنیایەوە بزنەکێوی و بەراز و کەروێشک و چەقەڵ و ڕێوی و هەموو ئەمانە هەیە لەبەر ئەوەی ئەگەر ئەمانە نەبێ پڵنگ لەوێ ناش خۆمان ڕەنگامانە بە پێچوانە لەبەروی پڵنگێوانە ترسنی چیان لەو شوێنەیە ڕێک بە پێچوانەوەیە نا ئەویش یعنی ئێمە ڕەنگە ڕۆژانە سەیری دیکۆمانتارێکی کەناڵی BBC یان نەشناڵ جوگرافی بکەین گیاندارێکی وەکو شێر و پڵنگ و چوزانم کەم تاروەمانە ئەڕوا نێچیرێکی خۆی ئەگرێ و ئەیخوا ئێمە وا بزانین کە هەموو ژیانی هەر ئەم نێچیر خواردنێ نا بە پێچوانەوە ئەو کابرا ڕۆشتە و دیکۆمنتارەکەات بەمانگ ئەمێنێتەوە چەندیمەنێکی نێچیرگرتنی ئەو گیاندارە پیشاندار کاتێ پیشانی من و تۆ داوای و ئازانی هەموو تەمەنی ئەو هەر نێچیر خواردنە نا ئەو ڕەنگە بەرازێک بگرێ ئەم پڵنە بۆ ماوەی هەفتەیەک دە ڕۆژ واز لە ڕاوکردن بێنی بەڵام ئێمە کاتی بەرازگرتنەکە بینین وازانین ئەم پڵنا هەموو سەری سەعاتێک بەرازێکە گرێ نا بە پێچوانەوە ئەویش ئەوەنە خۆراک تەنها مرۆڤ زیادە ڕەویەکە لە بەکارهێنانی خۆراک هیچ گیاندارێک نییە کە زیادە ڕێی بکە لە بەکارهێنانی خۆراکە ئەوان تەنها ئەوەنە خۆراک بەکارێنن کە پێویستیان ئەشلەنەوەی لاواز بێ و نەخۆش بێ ئەوانە ئەو زیاتریش ئەوانە ئێستا یەکێک لە هۆکارەکانی ڕاگررتنی هاوسەنگی سروش لەلایەن پڵنگەوە پڵنگ ئەڕات ڕێژەی گۆشتخۆرەکانی تر کەم ئەکاتەوە بە کوشتنی بێچوەکانی بەشێکیان یا گرتنی بەشێک لە گەورەکان بە کوشتنیان لە گۆشتخۆرەکانی وەکو گورگ و کەمتیار و چەقەڵ و ڕێوی و ئەمانە و لە هەمان کاتیشە ئەڕوات بزنەکێویەکان ئەو بزنانەی کە بێچۆکانیان نەخۆشە یان بزنێکی پێگەشتۆ تووشی نەخۆشینێکە بێت و توانای هەڵسکۆتی کەمە بێتەوە ئەچوات ئەوانە ئەگرێت یان ڕێژەی بەرازەکان کاتێک کە زیادەکەن ئەچوات لە بەراز ئەگرێت ڕێژەی بەرازەکان کەمەکاتەوە نابێتەوە هۆکاری تێکدانی کێڵگە کوشت و کاڵی باغدارەکانی یعنی بە بەردەوامی ڕۆڵ ئەگەڕن دامان لە ڕاوچەکانی ئەوان نەبن بە پڵنگ با پڵنگ خۆی بە دڵنیایەوە یعنی ڕەنگە تۆ کە ڕاوێکی خواردنی ئەوەگری پاروی ئەوەگری
100% هاوسەنگی سروشتەکە تێکەدەێت ئێمە لە 50 ساڵی ڕابردووە بە ڕێژەیەکی زۆر خراپ دەستمان کرد بە بڕینی دارستانە سروشتەکان بەداخەوە ئەتوانین بڵێن زیاتر لە نیوەی ڕێژەی سەوزایە وڵاتەمان لەناو بردووە لە 50 ساڵی ڕابردووە ئێستا کاریگەریەکەی دەرەکەوێت ئێستا ڕێژەی دابارین زۆر کەمی کردووە لە هەرێمی کوردستان بۆ هۆکاری چی بۆ کارەوە ڕێژەی سەوزایی بە شێوەیە کەمی کردووە ئەو هەورانەیەن لە دەریاکانەوە توانێت چڕبوونەوەیان نی ئێستاش کە بەم شێوازە دەستمان کردو بە لە ناوچوونی گیاندارەکان لە 50 ساڵی ڕابردووە کاریگەری زۆر خراپێ یعنی ئەگەر کاریگەری هەر هیچی نەبێت ئێمە لە ئەنجامی نەمانی گیاندارەکانی ترا تووشی پەرێشانبوونی ڕۆحەبی بێنە بەرچاو مرۆڤ تەنها خۆی بێ لە سەرم زەوێ یعنی تووشی کەعابە و لە ناوچوو ینی ڕۆحئاڵۆزی خۆی ئەبێت یعنی هەیە بەوازدەوە بێنە کە ئەو هەموو ڕۆڵە هاوسەنگی سروشتەیە گێڕێت یعنی ئێمە تووشی پەرێشانبوونی ڕۆحەبین ئەگەر گیانداری تر نەبینین لە سەرم زەوێ یعنی پێویستە بە گرنگیەوە لەم شتانە بڕۆین بێگومان وایە جا ئێستا کاک نەبەست ببینە سەر ئەوەی کە ئێوە بێگومان ئەم توێژینەوانە ئەم ڤیددیوانە لە دەرەوەی هەرێمیش بڵاوتان کردوێتەوە وایە لە بەڵگانەوە دەوڵەتەکان کاردانەوەکان چی بووە؟ خۆی وەکوتمان وردە ڕۆڵەکانمان دەوری بینیوە بۆتە هۆکاری ئەوەی کە ناوچەکە لە ناوخۆ لە دەرۆژ بناسرێت تا ئێستا چەند تیمێک چەند کەناڵێک هاتوونەتە ناوچەکە هەر لە ئەنجامی ئەو جوڵانەی ئێمە و کۆمەڵێک هاوڕێی بەڕێزەوە کە لە وڵاتەکە گرتویانەتە بەریانی ڕۆڵیان بینیوە و ئیشی باشیشی بۆ کراوە بەرەو باشتری شەچێتە پێش ینی دەوری خۆی ئەبینێت کاڵن ناوچەی پارێزەر دەتانەوێت بناری بەمە بکەن بە ناوچەیەکی پارێزەر بەڵێ بۆی خەڵک تێبگەین سەکاڵێ پارێزە ڕەنگە هەندێک بڵێ وەڵا با سیاجیکەین باش خۆنە بچوو دێ بڵێ سیاج جوان یان چی دەبێت چی بکرێت یانی دەبێت پۆلیسی بۆ زیاد بکرێ دەبێت چوزانم ئەو تاسە ئاوانی کە دادەن ئەمانی بۆ چاکرێ یعنی ئەو زمینە سازیانی کە بۆ بناری بەمۆ ئێوە دڵنیام لە توێژینەوەکانتان ئەمانە تا خستۆتە چی پێویستەکە چی بۆ بکرێ هەنگاوی سەرەتا چییە بۆ ئەم بابەتە چێنێکی پێ دەچێت دەگەت بکەین بە ناوچەیەکی پارێزەر بەڵێ یەکێک لە هۆکاری ئەوەی کە توێژینەوەکانمان بردوێتە دەرەوە بۆ ئەوی پاڵپشتی دەرەکیش زیاتر بەدەست بێنین تاوەکو بکرێت بە ناوچەی پارێزرا ینی هەر ناوخۆیی نەبێت بۆی پشت ئەستۆرتر بین بۆ ناوچەی پارێزرا کۆمەڵی خەڵک لەوانەیە وەکو مەترسیەک بۆ سەر بەرژەوەندی خۆیان لێ بڕوانە ناوچەی پارێزرا و لە هەر شوێنەکە هەبێت زۆر گرنگە لەبەر ئەوەی تۆ هیوایەک بۆ مانەوە و هێشتنەوەی هەمەجۆری زیندەوەران لە ناوچەکە ئەگێڕیتەوە دەوڵەمەنی ناوچەکە زیاتر و زیاتر ئەەکەیت ئێمە چەند ساڵە داواکەین کە ئەم ناوچە بکرێت بە ناوچەیەکی پارێزراو کە کرا بە ناوچەی پارێزراو ئەمە دەرچەیەکە بۆ پەیداکردنی بژێوی ژیان بە شێوازێکی تر مەچەنێکە هاواری ئەمەکەین و لێرەشەوە داوا لە ڕێکخراوەکان و حکومەتی هەرێمیش ئەەکەین دەرچەی زیاتر و زیاتر بدۆزێتەوە بۆ ئەوەی هەلی کاری زیاتر و زیاتر بۆ خەڵکە بێکارە دروست بکات ناوچەی پارێزراو یەکێکە لە ئەو دەرچە گرنگان چۆن هەلی کار دروستەکە ئێمە هۆزی ماسایمان هەیە لە خۆرهەڵاتی ئەفریقا ئەم هۆزە لە بەرەبەیانی مێژۆ باو باپیریان هەر بە شوانکارەیی سەرەتا و کشتتوکاڵی سەرەتایی هاتوون بژێوێکی سادەی وەرز بە وەرزیان دەستکەوتووە چەند گەنجێک لە ناو ئەم هۆزە ئاگاداری گۆڕانکاریەکان بوون ئەو مەترسیانەی کە ڕووی کردوتە هەمە جۆری گیان لە بەران لە ناوچەکەیان و ئەو مەترسی و گۆڕانکاریە کەش و هەوایە جیهانیانش کە باسەکرێت و دەرەنجامەکەشی بە چای خۆمانە بین ئەم چەند گەنجە هەستان لە ناو هۆزەکەی خۆیانە دەستیان کرد بە کۆبوونەوە با شێوازی ژیانکردن بگۆڕین ڕاستە بەرگریان بۆ دروست بوو بەڵام بە دەنگی زۆری نەتوانیان ناوچەکان بکەن بە ناوچەیەکی پارێزراو وەکوتان کاتی ئەوێت کاتەکە لەوانەیە کاتی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ بۆ نمونە کاتێک کە هەوڵیاندا ناوچەکان کرد بە ناوچەی پارێزرا و وردە ژمارەی کێویەکان زیادی کرد چکە سەرژمێری دێتە پێشەوە بەڵێ کە ژمارەی کێویەکان زیادی کرد و لە مرۆڤ نزیکە بوونەوە بە ئاسانی ئەبینران و تر بە تایبەتی خۆشتانەزان تۆڕە کۆمەڵاتەکان ئێستا ڕۆڵێکی زۆر گرنگ ئەگێڕێ بۆ پیشاندان کە کاتێکیشپاندا بڵاوەکرێتەوە بە هەموو جیهانا و ئەبینرێت و ئەبیسرێت ئەمە وای کرد
ڕێکخرا و تیمەجییانیەکان و هەروەها گەشتیارێکی زۆر ڕووکاتە ناوچەکە بەدڵنیایشەوە کاتێک گەشتیارێکی زۆر ڕۆکاتە ناوچەکە تیمێکی بیانی ڕۆکاتە ناوچەکە ئەو کەسانەی کە سەربەرشتی ناوچەی پارێزراوەکەکەن بەرامبەرێکیان لێ وەرەگرن کاتی سەیریان کران بەرامبەرە کە لە تەنها لە تیمێکی وەرەگرن لە کەناڵێکی وەرەگرن هەفتەیەک ئەمێنێتەوە لەوە دۆکۆمنتاریەک ئەکات سیرەکەن دوو هێندەی ئەوەیە کە لە 5 ساڵی کشت و کاڵ و ژیانە سەرەتایەکە دەستیان کەوتووە دوای ئەمە هەچیشی کردەمە وردە کاریگەری لەسەر شێوازی ژیانیشیان دروست کرد بەرەو پێشچوونێکی زۆری لە ژیان لە شێوازی خانووکردن لە شێوازی جلوبەرگ لە شێوازی قسەکردن و توێژ ینی ڕۆڵێکی زۆری گەڕا ئێمەش بۆیە ئەمانەوێت ئەم ناوچە بکرێت بە ناوچەی پارێزرا ڕاستە جا ئەم شوێنە وەکو باسێکین هۆزی ماسایی و ناوچەی ماسایی لە خۆرەڵاتی ئەفریقا ئەوان هەستیان کردبوو ئەم ناوچە بوو بە قوربانی چەند کەسێکش بە تایبەتی هەموو شاخەکانی کوردستانیش بوو بە قوربانی چەند کەسێک بۆ بناری بەمۆی ئێمە وەربگری زیاتر لە 1000 ماڵین بەڵام ئەم شاخە لەلایەن لەوانەیە 10-15 ماڵەوە بەکار بهێنێت و ئەو پاشاگەردانێتیا دروست بە ناکرێت بکێ بە قوربان و ئەگەر کرا بە ناوچەی پارێزرا ئەو 10-15 ماڵەش وەکو خەڵگەکەی تر سوودی لێبین و شێوازی دەستخستنی بژێوی ژیانیان بە شێوازێکی تر بۆ ئەگەڕێتەوە سوودی زیاتریشی لێبین هەنگاوەکانیش ئەوەیە سەرەتا خەڵک لە خۆیەوە دەست پێ بکات دوای ئەوە دام و دەستگاکان کە تایبەت بە بوار و سروشت و ژینگە و ژیانی کێوی ڕووپۆشی سەوزاین ئەوانش هاوکاریمان بکەن حکومەتیش هاوکاریمان بکات و سزایەکیش هەبێت بۆ ئەوەی ئیتر خەڵکێک ئەگەر لە سیستەمەکە و لەو ڕێکارە لایدا سزایەکە بێت و وردە خەڵکیش پاشەک شەبکات لە وێرانکاری کە دەستیان تێدا جا ئێستا لە ڤیددیۆکان ئێمە کۆمەڵە باڵندەش ئەبینین کاک بەهێز ئەگەر باسی باڵندەکانی ئەو ناوچەیەمان بۆ بکەیت پەلەوەرەکان بە چ شێوەیەکە ئایا پێویستەکات ئەوەی کە لە ناوچەیەکی پارێزرا و دابینەکرێت مشورێکی ئەمانیشی لێ بخڕێت تەنانەت بە گژوگیاکانیشەوە بە دڵنیایەوە ناوچەی پارێزرا و تەنها لەسەر بنەمای کێوی نیە هەنێ ئێستا ئەو ناوچەی ئەمە کاڵێن بکرێ بە ناوچەی پارێزرا و لە چەندین لایەنەوە گرنگی هەیە تەنها هەر ئاژەڵی کێوی نییە بوون دەوڵەمەنە بە ڕووپۆشی سەوزایی چەنەها جۆر ڕووەک دەوڵەمەنە بە چەنەها جۆر باڵندە دەوڵەمەنی زردیشم بینی لە وێنەکانە چیا گوڵاڵی سوور تولیپی سوور چەندین جۆر ینی کەوت و ڕۆک چەندین جۆر گوڵ و ینی درەخت و هەموو جۆرەکانی و چەندین جۆر باڵندە و جگێ لەوە لە هەمووی گرنگتر ناوچەیەکی دەوڵەمەنە بە شوێنەوار و شوێنواری مێژووی شوێنەواری تایە یعنی ئەمە یەکێکە لە خاڵەکان لە مەرجەکان بۆ دروستکردنی ناوچەی پارێزراو یعنی جێگەی خۆشحاڵیەکە ئەو مەرجەشی تایە کە شوێنواری تایە گەڕێتەوە بۆ 5000 ساڵ پێش ئێستا ینی 3000 ساڵ پێش گەشتیار ڕاکێشەیە ینی یەکێ لە گرنگەکانی ناوچەی پارێزراو ئەوەیە کە تۆ گەشتیاری پێڕاکێشی ینی ئەو گەشتیارانەیەن داهاتێک لە وڵاتە جێڵن و هەلی کاریش زیاتر بۆ خەڵکە ڕەخسێن بەڵێ دەوڵەمەنە بە چەندین جۆر باڵندە ئەمە تا ئێستا زیاتر لە 150 جۆر باڵندەمان بەس لەو ناوچە تومار کرد کەو ئەوانە لە وێنەکانە هەبوو چه باڵندێکی تر هەیە کەلانەیە ئەویش مەترسی لە ناوچوونی لەسەر بێ ئێستا بەشێک لە باڵندەکان کۆچەرین ینی وەرزیەن و ئەڕۆن بەشێکشان هەمیشە نشینی سایەکێک لەو بەزێنەوەڕۆن سنوور بەزاندنە ینی لە وڵاتێکی ترەوەیەن لە پێشەشەکەمان باسم کرد جار ئەوان خۆ پاسپۆرت و ویزیان نا سنوورەکان ئێمەی مرۆڤ دروستمان کردو مەگینا ئەوان سنوور نییە بۆ گیانداران و گەورەترین گرفتیش بۆ گیانداران ئاین تەلبەنکردنی سنوورەکانە کەمە گەورەترین هاڵەیە چکە ئێمە بە بیری خۆمان مامەڵە لەگەڵەوان بکەین تووشی چەنەها جۆر گرفتیان نەکەین بۆیە لە ناو باڵندەکانە کۆچەری تایە و هەمیشە نشینی تایە کۆچەریەکان وەرزێکەیەن و ئەڕوان هەنێکیان بۆ وەرزێکیان زیاترە مێننەوە ئەمەگە قسەکەت لەبیر نەچە ناوی چی ئەم باڵندەیە؟ ئەم باڵندەیە ماسیگرێ ینی بە زمانی کوردی خۆمان باڵەکانی ڕەنگیە باڵەکانی پەڕەکانی ڕەنگیە بەڵێ ڕەنگا و ڕەنگە ینی چەندی جۆر ماسیگرمان هەیە لە کوردستان جێگەی خۆشحاڵی ئەوەمانە بەشێکیان هەمیشە نشین و بەشێکشان کۆچەری نەڕۆنوێنەوە باڵندەکان بەڵێ لە ناو باڵندەکانی شاتەتی مەترسی لە ناوچوونی لەسرە بەڵام وەکووتمان ئێمە پێویستە بیان پارێزین هەمویان لەو مەترسیە ڕزگار بکەین و ئەو پارێزرایش بەچی دروستەوێ بە دروستکردنی ئەو ناوچە پارێزراوە ینی ئەوانش گرنگی خۆیانیان هەیە یاخوا دەست و چاوتان خۆش بێمە خۆشبەختین کاوە گەنجی وەکویەوە هەم مەراسیم سەرسامی قسەکانتان بووین و سەرسام بن بە کارەکەتان پیرۆزام کاری ئەوە دەستانداوەتێ ئەگەر ئێستا تێنەگەن
ینی لایانی پەیوەندیدار خۆمان تێنەگەین من دڵنیام چەند ساڵێکی تر لە ئەم ئەزمونی ئێوە تێدەگەین دەستان خۆش بە دووبارە لە شتان ساغ بێ زۆر زۆر بەخێر بێ شتێک ماوە حەسکەن باسیکەن بیرمان چوو بێت وڵی ئێمە هەمیشە دەستخۆشیمان هەیە بۆ ئەو هاوڕێ برادرانەی بۆ ئەو دام و دەستگا و لایەنانەی کە هاوکارمانن ڕاستی ئەمەش جێی خۆیەتی و باز بکرێت کۆمەڵێک هاوڕێ برادری باش لە ناو گوندی هۆرێن و لە بناری بۆمەوە لە شارە جیاوازەکان و لە دەرەوەی وڵاتیش بە ڕێگای جیاواز هاوکاریمانەکەن جا هاوکاریەکانیش بە لە کۆمەلگای خۆمانەکەڵین هاوکاری وازان لایەنی دارایە لایەنی دارایی هەموو شتێک نییە وەسپاسی هەل لە وەزارەتی کشتتوڵ وەزیری و کشتتوکاڵەوە و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمان هەتاوەیەتەوە بۆ بەڕێز بەڕێوەبەری شارەدەی مەدان ئەمانە هەمویان هاوکارمان بوون ئەم دام و دەستگانە بە تایبەتی لە کاتی هاتنی تیم و کەناڵە بیانیەکان بۆ ناوچەکە ئاسانکاری باشمان بۆکەن و بە تایبەتی تریش بنکە و لێپرسراوی ئاسایشی مەدان بەڕێز کاک ساڵح بەڕاستی تاوگوزار ڕۆڵێکی زۆر زۆر جوان و نیشتیمانیانەی گەڕاو لە هاوکاریکردنی ئێمە و ئاسانکاری شوکارەکانمان دەستان خۆش بە نەبەت زۆرەنی شارەزای ژیانی چێوی لەگەڵ کاک بێ فاروق بە هەمان شێوە شارەزە لە ژیانی چێ و دوو برا و دڵنیام چەند توێژەرێکی تریشتان لەگەڵدایە سوپاس بۆ هەمووتان ئێمە کارەکەیەوە بەرز دەنرخێنین بە هیوای بەردەوامی ئینشەڵا یەکەم جاریش نابێ و دایان جاری تریش دێنێنە پرۆگرامەکە و باسییان بابەتەش ئینشەڵا زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میواندارێک